من شانازم خاوەنی براندی شاناز جولەریم کە ماوەی 6 مانگە دەستم بەم ئیشەم کردووە. سپاس بۆخوا داوایەکی باشی لەسەرە. ئێمە وەکو گروپی خەیاڵی خانمان بەشداریمان کردووە لە فستیڤاڵی بەهاری نێودەوڵەتی تاسووجە کە ماوەی هەتا 18 بەردەوامە بێت. ئیشەکەی من جولەریە، ئیژە لەسەر زنجیرەکانەکەم، لەسەر مرواری، لەسەر بەردەکان. هەر خشڵە کوردەواریەکانی زووە بە شێوەیەکی نوێگەری دەستکاریمان کردووە. فستیڤاڵانە زۆر گرنگە بۆ ئیشەکانی ئێمە لە زیاتر لە ئۆنلاینی فرۆشین، بەڵام ئێمە دەمەگە خوای ئەومان لە ئۆنلاین وەرگرتووە کە شتەکان لەبەر کامێرەکان لە پیجەکان شتێکی ترە و کە ئیبینی ڕاستەوخۆ شتێکی ترە. ئەم فستیڤاڵانە بۆ ئێمە شتێکی زۆر باشە کە خەڵکیان ڕاستەوخۆ شتەکانمان ئەبینن، دەستخۆشێکی زۆریشمان لێکەن و زۆر تەرجیعمانەکەن. زۆر پێیان خۆشە کە ئافرەتی کوردیش ئەتوانێت لەسەر قاجی خۆی بۆستێت و ئێمە هەروە فێربوون کە مەکتەب تەواوکەین و شادێکمانێ بدە و چین دامەزرێن. بەڵام سپاس بخواستا ئافرەتەکانیشمان شان بەشانی ئافرەتەکانی وڵاتانی جیهان پشت بەخوایان نەبەستن و بە بەهرەکانی خۆیان. ئەم فستیڤاڵانە زۆر باشە کە خەڵک یەکسەر باز لە کوالیتیەکات. هەڵە جارێ پێمان دەپرسە کوالیتی شتەکانتان چۆنە. منیش دایمەگە خوایە یەکەم شت کە بەرهەم یەکان دیزاینێک لە تایبەت لە مێشکی خۆمایە یەکسەر بیل لە کوالیتیەکە یەکەم و پێش هەموو شتێک، چونکە وای پارێکی زۆر هەتا کوالیتی بەرزتر بێت نرخی شتەکەمان بەرزە بێتەوە، چونکە ئێمەش بە پارێکی زیاتری کڕین. یەکسەر کە ئاڵی نرخی شتەکانمان ئەوە یەکسەر خەڵکە پێمانم کوالیتیە، من کوالیتی شتەکان زۆر بەلاو مهمە. بۆی ئەو کەسی کە ملوانکەیە کڕێ 20,000 پێە بۆی 200 ساڵ بمێنێتەوانێ، نەک جاری وا 20,000 پێ یەکسەر کوالیتی، جاری وا ساڵێکیشی پێ ناچێت یەکسەر لە ملمانان ڕەژە بێتەوانێ. وەڵا پێیان بۆ هەموو ئەو ئافرەتانەیە کە چەند ساڵە تەخەڕوجیان کردو لە ماڵە دانیشن هەر مەڵن کار نییە، قەت من لەگەڵ ئەوە شانیم هەتا لەبەر دەستی کەسێکا بن قەت نابن بەشت. دایمەگەی خوابەرەکان لە خۆتان بدۆزنەوانێ. من زۆر کەسیش داوام نەکە ئیشی لەکەوە مڵام هەموو جارێک ئاڵم لە پەیجەکەی خۆشمەوە بە 5,000 بخوانەی بڕ بەڵام های ئازادیت. بەڵام من هەموو جارێ سپاسی کەسێکەکەم کە وای لە من کرد یعنی ئیشەکەی خۆم پەرە پێوم بیکەم بە براندێ. یعنی تۆ دایمەگەی خوا کە سەیرەکەی لەبەر دەستی کەسێکە ئیشکی نازانم وەک وا کە توی کڕی بێت، بەڵام وانە کە ئیشی خۆ دەکەی ئەنجازانی چەند ئازادی چەند خۆشە خەڵک هەیە. ئێمە پێویستمان بە مادیەکە نییە، جاروا دەستخۆشیەکە لێکە ئێمە زیاتر پێشمان بە معنەیەکەیە، چونکە ئێمە تازە دەستمان کرد بە ئیشەکەمان خەڵێ دەستخۆشیمان لێکە زۆری پێخۆشە. ئەڵە بەردەوام بە ئیشەکانە زۆر جوانە، زۆر خۆشەوە بۆ ئێمە زۆریشە. یەکەم شت کە ئێمە پێویستمانە خێزانەکانمانە بە تایبەتی هاوسەرەکەم من لە هەموو شتێکەکەم لەگەڵ بێ، یعنی من ناتوانم سپاس بخوا هاتوو چۆ بێت شتکردین بێ هەموو کاتێک و قەڵاک لە پشتمە زۆر سپاس یەکەم هەموو کاتێک و قەڵای لە پشتمە هاوسەرەکەم.